ئێمە وەکو ماڵباتی شەید هیوا ئەحمەد سەیفڵعەزیز کەوا ناسە بوو سرا بۆ بەرخۆدان گەرمیانی لە ساڵی 2010ەوە بەشداری ڕێخستنەکانی سەرۆکاپۆی کردووە بەداخەوە لە 2015 گیانی خۆی بەخت کرد لەسەر لە پێناوی خاکی هەرچوە باجێ کورسانە ئێمە سەربەرزین بە شەیدبوونی هیوا ئەحمەد سەیفڵعەزیز کەوا ناسەوە سرا بۆ بەرخۆدان گەرمیانی لە پێناوی خاکی هەرچوە باجێ کورسان گیانی خۆی بەخت کرد و ئێمە شانازیەکەین بە شەیدبوونەکەیوە. هیچ کاتێک قبوڵ ناکەین هیچ داگیرکەرێک هەرچە باجێ کورسان داگیر بکات و ئێمە دیژی ئەوەستین و هیچ کاتێک قبوڵ ناکەین هیچ دوژمنێک خاکی کورسان داگیر بکات و لە هیچ کەسێکی قبوڵ ناکەین هەرچە باجێ کورسان بە خاکی خۆی بزانێ خاکی کوردستان خاکێکی پیرۆزە ئێمە خوێنمان بەخشیوە لەسەر خاکی کوردستان و من و هەستێ براگەشتمان شەڕەکەین لەسەر خاکی هەرچە باجێ کوردستان لە هەر شارێک هەبێ لەسەر خاکی کوردستان ئێمە ڕۆحی خۆمان فیدا دەکەین بە هەموو حزبەکان یەکڕیز بن و تەبا بن لە ناویەکە و دژی هیچ داگیرکەرێک بوەستن و قبوڵ ناکەین لە هیچ داگیرکەرێک بێتە ناو خاکی کوردستانەوە. من داواکەم لە هەموو حزبە تەبا بن و یەکڕیز بن هەر ئیشە بکەن لەسەر خاکی کوردستان و هەم بۆ گەیلە هەم بۆ شەروانان و هەم بۆ قەندیل و هەم بۆ هەڤاڵان. من سەبرێ باقرم سەبرێ باقر عەتەر دایکی شەهید نەبیلم. من بەس تەنیا شەهید نەبیلمان لە دەست نەتا تەنیا برایەکمیش بی تەنیا برایەکم بی ئەوش هەلە خیانەتە لە بەغدادەوە دەست تیر وەرکوژرا. کوڕەکەم شەهید بوو لە کەرکووک لە مەدینە سەدام لە ساڵی 2015. وەڵڵا من بانگەوازی ئەەکەم نەیەلن کەس داگیری بکە نەیەلن کەس داگیری شبرێ کوردستان بکە. ئێمە هەزاران خوێن شەهیدماندایە هەزاران وەکو من جەرگسووتیای هەیە نە تورک نە عەرەب نە هیچ کەسێک نە فارس نەیەلن داگیری بکە. بۆ داگیری بکە؟ ئێمە دانیشتنە لە ماڵ کۆمانە بۆ بێنە سەرمان وەک جەلەولا وەک شنگال وەک کەرکووک بۆچی بێن؟ ئەی کوردە تاکەی بەدبەختی بکێشی ئەوەی خاکی نەوێت ئەوەی جێکی نەوێت یا ئیسراحەت بکە. من خوێن و کوڕەکەمدا ئەلم شوێن ئیسراحەتم کردیە دانیشتمە ڕاستە بە کۆمەڵی خەمێک فرەوە کۆمەڵی خەمێ زۆرەوە بەس هەر باشە ئیسراحەتیم بە ئەخەوین و ئەمان ئەخەفین و ئەمان هەڵ ئەسین.